30 ساڵ بەسەر کۆتایی هاتنی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا تێپەڕ دەبێت کە بە شەڕێکی خوێناوی بۆ هەردوو وڵات دادەنرێت. لە چەند ڕۆژی ڕابردووش هەردوو وڵاتی ئێران و عێراق یادی وەستانی شەڕی 30 ساڵەی نێوانیان کردەوە کە بووە هۆی قوربانی هەزاران کەس لەو شەڕا کاولکاریەدا. تاوەکو ئێستا شاسەوارەکانی ئەو شەڕا بەسەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ماوە و لە سنووری سۆرانیش ساڵانە بەهۆی پاشماوە جەنجیەکانی نێوان ئەو دوو وڵاتە چەندین هاوڵاتی دەبنە قوربانی. لە دوای جەنجی نێوان عێراق و ئێران لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر بەهۆی پاشماوە جەنجیەکان 3730 هاوڵاتی بوونەتە قوربانی کە لە نێوانیاندا 2781 کەس گیانیان لەدەستداوە. سەبارەت بە ئاسەوارەکانی شەڕی عێراق و ئێران کە لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕوویداوە بێگومان دەرەنجامی خراپی هەبووە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بوونەتە قوربانی و لە سنووری پارێزگای هەولێرەگە باسی بکەین زیاتر لە 3730 کەس بوونەتە قوربانی بە مردووە هەروها بۆ کەسانەوە کە کەم ئەندام بووینە و لە ئێستاشدا ئاماری قوربانیان بەردەوامەوە ساڵانە چەندین هاوڵاتی دەبنە قوربانی لە گروپە جیاوازەکان لە شوانکار لە جاکۆکەرەوە لە خەڵکی گوندەکان بەپێی ئەو ڕووپێوێکە لە بەردەستێمەیە زیاتر لە 337 ناوچەی گومان لێکراو بەمین لە سنووری ئێمە هەیە کە ڕووبەرەکەی دەگاتە 49 کیلۆمەتر دووجە لە سنووری پارێزگای هەولێر. هەر بەهۆی جەنجی نێوان عێراق و ئێران هاوڵاتیانی باڵەکایەتی بە 3 قۆناغ لە ناوچەکە ڕاگواستران و لە ماوەی جەنگەکەدا باڵەکایەتی بە تەواوی خاپوور بوو. زۆرینەی ڕەز و باخەکانی سنوورەکە سووتان و مەڕ و ماڵاتەکەشیان لە ناوچوون. دواتریش دانیشتوانی باڵەکایەتی لە کۆمەڵگا زۆرەملێکانی دهۆک و هەولێر نیشتە جێکران. دوای ئازادی کوردستانیش بەشێک لە هاوڵاتیان قەرەبوو کرانەوە و بەشێکیشیان بە هۆکاری سیاسی تاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. بێگومان خەڵکی ناوچەکە خەڵکی باڵەکایەتی هەمیشە زەرەرمەندی یەکەم بوون و لە هەموو شۆڕشە کوردیەکاندا خەڵکێکی بەشمەینەت بوونە و زەرەرمەند بوونە بەداخەوە کە تا ئێستا خەڵکەکە قەرەبوو نەکراوەتەوە بە تایبەتی ئەو تەرحیلە حکوومەتی عێراق خەڵکەکەی قەرەبوو نەکردوێتەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە لای ئێمە جێگای داخە جێگای نیگەرانیە ئەوەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەو خەڵکەی کە تا ئێستا مابوونەوە لە پارێزگای دهۆک بەداخەوە جیاوازی کرد لە نێوانی لە قەرەبووکردنەوەی خەڵکەکەدا واتە هەندێک خەڵکی قەرەبۆ کردوتەوە هەندێک نا و ئەمەش ئێمە بە تایبەتی بەڕاستی وەکو کەسێکی زیان لێکەوتوو کە تەرحیل کران کاتی خۆ ئەمە بەڕاستی بۆ هەندێک هۆکاری سیاسی دەیجێڕینەوە. جەنجی نێوان ئێران و عێراق لە ئەیلولی ساڵی 1970 بۆ ئابی 1970 بەردەوام بوو. شەڕێکی چەکداری بوو لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمی پێشووی عێراق. شەڕەکە بە هێرشی ڕژێمی سەدام بۆ سەر ئێران دەستی پێکرد و ماوەی 8 ساڵی خایاند کە بەهۆی شەڕەکەوە کاولکاری و ماڵوێرانی زۆری بە دوای خۆی داهێنا و دوای وەستانی شەڕەکەش سنوورەکان هەروەک خۆی مانەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.